دیمەشق و ئەنقەرە هەڕەشەی جەنگە گەورەکە لە کوردەکەن مەبەس لەم جەنگە چییە و کەی دەست پێ دەکات لا دوێنێەوە هێرشێکی نوێی دیمەشق و ئەنقەرە دژی هەسەدا دەستی پێکردووە هێرشەکە بۆ هەوڵی گرتنی دێرحافر و چەند ناوچەیەکی باشووری حەلەبە کە دیمەشق داوای کردووە هەسەدا چۆڵیان بکات بەپێی بەدواداچوونی ستاندەر پیلانەکەی ئەنقەرە و دیمەشق گەورەترە هێرشی سەر دێرحافر تەنها دەستپێک دەبێت ئەوان ڕایان گەیاندووە شەڕی گەورە دەست بەسەر داگرتنی تەواوی ڕۆژهەڵاتی فوراتە کە هەموو ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەگرێتەوە ڕایان گەیاندووە کە تەنها یەک ڕێگا لە بەردەم هەسەدە ماوە ئەویش ڕازیبوونە بە مەرجەکانی تورکیا و حکوومەتی سووریا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی دەی ئازاد بەڵام بەپێی خوێندنەوەی دەستگای ستاندەر کە ئەمریکا پێشتر دیمەشق و ئەنقەرەشی ئاگادار کردوتەوە کە ڕۆژهەڵاتی فورات بۆ ئەمریکا هێڵی سوورە ڕێگە نادات هیچ جوڵە و ئۆپراسیۆنێکی سەربازی دژی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئیدارەی خۆسەر لا ڕۆژهەڵاتی فورات ئەنجام بدرێت تاوەکو ئێستا هەسەدا بڕیاری نەداوە ناوچەکانی ڕۆژئاوای فورات کە دێرحافر و چەند ناوچەیەکی دیکە دەگرێتەوە ڕادەستی حکوومەتی دیمەشق بکات ڕایان گەیاندووە بەرگری دەکەن و ناهێڵن ئەو ناوچانە بکەوێتە ژێردەستی ڕژێمەکەی ئەحمەد شەڕع و تورکیا